بازاری شێخەڵایە لە هەولێر لەگەڵ هاتنی جەژنەکان و لە نێویاندا جەژنی قوربانی پیرۆز. بازار جوڵەی زیاتری تێدەکەوێت و هاوڵاتیان بۆ کڕینی پێداویستیەکانیان ڕوو لە بازار دەکەن. خۆمان ئامادە کردووە الحەمدلله، بەس کە دێنە بازار ئامادەیەکە دێتێکەدا بەڕاستی نرخەکان زۆر بەرز بوونەتەوە ئەمڕۆ. چەند ڕۆژە ینی ئینسان ئەگەر پێداویستیەکی هەبووە لە دەرەوە دەیکڕی دوود ئەتیادیە کە من پێویستە قەینا، بەس ئەمڕۆ حەزەکەی شتەکە تۆزێ زیاتر بەریەوە وتمان بازارەکەکەین لێرە هەرزانترە، کەچی تەماشاکەن نرخەکان لەگە چەند ڕۆژە زۆر زیاترشە لە دەرەوە. تر ئەپرسینی ژەڵین بۆ وایە ئەڵێن نرخەکە لە زێ خۆی گران بووە. تەوانە ئیشمان کڕیەوە لە بۆ ئەوەی مار و منداڵمان دڵخۆشکەین و لە پێش هەموو شتێکی لای خوای ئەگەر لای خوات تەمین کرد مار و مندارت و دەور و بەر و جیران و تازە هاتم تەوان جلوبەر کردرایە چەند ڕۆژە ئێستش هەندێک چەرەز دەکڕم و لە ماڵی بیپسی دەکڕین و ئینشاڵڵا بەیانی پێشوازی لە میوانەکان دەکەین. تەوان دەبێت دڵخۆش بیمادا ئینسانین و مسلمانین دەبێت دڵخۆش بن بەو ڕۆژە زۆن. بەڕاستی تازە سەرقم معاملە کرد دەری 1500 دینار. یە خەڵک فەقیرە موسە خۆر موچەی وەرنەگرتووە هەندێکی ئێستا یەک بخۆم موچە وەرنەگرتووە ئیماجی پێنج خەڵک بەچی بیکرێ پێشوازیان هەلێ دەکەن هەرچی هات بەخێر بێسەر ئەو چاوە هەموو شتمان کڕێەوە و ئامادەکاریمان کردووە. جەمال یەکێک لە فرۆشیارانی بازارەکەی و قەیسی دەفرۆشێت و دەڵێ بە بۆنەی جەژنەوە بازاڕیان زۆر باش بووە. خەڵک بە خواردنی قەیسی سفرە و خوانی بەیانی جەژن ڕازاوەتر دەکات. زۆر باشە لە خوای بە زیادی بازارەش خۆشە، بازارش باشە لە بۆ قەیسی عالم بۆ جێژنە بەس زیاتر قەیسی دەباتن. ئەوە تقریبانەوە 7 ڕۆژ 8 ڕۆژ ئەمە ئیشی قەیسی دەکەین. زۆر باشە لە خوای بە زیادی بازار. سعرەکەمان زۆر باشە لە خوای بە زیادی. سعرەکەمان 2 کیلۆ بە 500 دیناریە، لە مارکێتەکان کیلۆ بە 500 لەگەڵ 2 کیلۆ 500. ئەمە لە خوای بە زیادی هەر کیلۆی ئەگەر ڕۆبعکمان پێ بڕێ بەستەنیان مەڵە بەرەکەتە. باجم و جۆڵی بازارەوە دیارە دواکەوتنی موچە و سەختی قەیرانی دارایی هاوڵاتیانی لە بەرزڕاگررتنی جەژن سار نەکردوتەوە و چاوەڕوان دەکرێت دانیشتوانی شاری قەڵاو منارە هاوشێوەی کەش و هەواکەی با گەرم و گوڕیەوە پێشوازی لە جەژن و زیندوو ڕاگررتنی سونەتی قوربانی بکەن. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.